لە ماڵی ساوایان کە لە هەموو کوردستانە تەنها لە سلێمانی هەیە جاری کەشم معلوماتەمان داوە لە ساڵی 2019 41 منداڵی ساوا لە تەمەن 1 ڕۆژە بۆ 4 ساڵ لە خۆی گیراوە خزمەت کراوە. لە ساڵی 2010 ئەم ڕقەمە 36 بووە واتە بەرزبوونەوەی بە خۆیەوە بینیوە. لە ماڵی کوڕان 34 منداڵ، لە ماڵی کچان 23 منداڵ کە لە ماڵی کچان لە ساڵی 2010 حوت منداڵ بووە. پرۆژەی گەڕانەوەی منداڵمان هەیە و منداڵانەی کە خێزانەکانیان لە دەسەدەن ئێنە ناو ماڵەکان جارێکتریشان بۆ کرێ بگەڕێنە ناو خزمەکانیان ماڵی دایک و باوکیان یان یەکێک لە دایک و باوک 49 منداڵ بووە. سەبارەت بە پرۆژەی خێزانی جێگرەوە لە ساڵی 2019دا ئێمە پرۆسەکە بەردەوام بوو لە پەسەندکردنی خێزان و هەڵسەنگاندنیان کە هەر پەسەندکردنی هەر خێزانێک نزیکەی 3 مانگی پێچێ و ژمارە ئەو منداڵانەی کە نێراونەتە ناو خێزانەکان 2 منداڵ زیادی کردووە. هێڵی گەرمی فریاکەوتنی مناڵان هەیە، هێڵی 116 کە وەڵامی مناڵان و خێزانەکانە داتەوە و کێشەکانیان بۆ چارەسەرەکە ڕێنماییان هەیەتێ زانیاریان هەیەتێ. لە ساڵی 2019دا هێڵەکە 34797 پەیوەندی پێوە کراوە. پرۆژەی پاڵپشتی دەرونی و کۆمەڵاتی بۆ منداڵ و خێزان هەیە کە بەڕاستی ئەمە پرۆژەیەکی زۆر گرنگ و بەتوانایە. لەم پرۆژەیە ڕێکخراوی یونسێف هاوکارمانە بۆ خزمەتکردنی منداڵ و خانەوادەکانیان. لە ساڵی 2019 پرۆژەکە توانیوێتی خزمەتی 7554 منداڵ بکە. ئەم ژمارەیە لە ساڵی 2018 13579 بووە واتە بەرزبوونەوەیەکی باشی بەخۆ بینیوە لە جۆری خزمەتگوزاریەکان بۆ منداڵەکان.